بە پاساوی پابەندنەبوونی حکومەتی هەرێم بە ڕێکەوتنەکەی نێوانیان، حکومەتی ناوەندی عێراق بڕیاری بڕینی بودجەی فەرمانبەرانی هەرێمی دەرکردووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت عێراق بەهانە بە هەرێم دەگرێت و دەیەوێت بە نەناردنی بودجەی هەرێم کورتێنانی موچەی فەرمانبەرانی خۆی پڕ بکاتەوە. عێراق بۆ موچەی فەرمانبەرانی پێویستی بە 3.5 تریلیۆن هەیە، بەڵام لە ئێستاە 1.5 تریلیۆن داهاتی هەیە، بۆیە ناچار بووە لە بودجەی هەرێم ببڕێت و کورتێنانی خۆی پێپڕ بکاتەوە. ئێستادا عێراق پێویستی تەنها بۆ موچەی خۆی 3 تریلیۆن، بەڵام لە ئێستا تەنها 1.5 تریلیۆن داهاتی بێ، بۆیە ناچار بووە لە حیسەی هەرێمی کوردستان ببڕێ بۆ ئەوەی بتوانێت قەرەبووی موچەخۆرانی خۆی بکە. لە ڕاستیا بابەتەکە هێندە سیاسیە و هێندە ئەزمەیە، هێندە مەسالێکی قانونیە، بۆیە نە قانون و نە دەستور ڕێگە نادا بە حکوومەتی ئیتیحادی لە ئێستادا بە قانونی ئیداری مالی بەکاربێن بۆ بڕینی موچەی هەرێمی کوردستان. پەرلەمانتارانی کورد لە عێراق دەڵێن بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم سیاسیە و پێچەوانەی دەستورە. حکوومەتی عێراق سەرپێچی دەستور دەکات بە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم. شارەزانی ئابووریش هۆشداری دەدەن لە بەردەوامی گرفتی دارایی و نەبوونی موچە، چونکە نزیکەی لە 180 دانیشتوانی هەرێم موچەخۆرن و لە ئەگەری پێنەدانی موچەکانیان ڕۆبەڕووی گرفتی گەورەی ئابووری و کۆمەڵاتی دەبنەوە. ئەو موچەیە کە ئەنێردرێت بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕدرێت لەلایەنی حکوومەتی فیدراڵیەوە لە بەغا، ئەوە بە تاکید کاریگەریکی زۆر خراپی ئەبێ نەرێنی ئەبێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان، لەبەرەوەی سلاس تقریبان 150 ئەو پارەیە ئەوەی نێنی مەبەسمان ئەو پارێکە ئەدرێ بە فەرمانبەران و موچەخۆران لە بەغاوە بۆمان دێت، بۆیە ئەو پارەیە واتە نیوەی پێداویستەکانی ئەو بەڕێزانە کە موچەخۆر و فەرمانبەرن ببڕدرێت، معنەی ئەوەیە بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر وەکو توانای دارایی ناتوانێت موچەکە وەکو بڕەکە ئەو بڕێکە هەیە بیدا بە فەرمانبەران. لە دوای ئەو بڕیارەی حکوومەتی عێراق بۆ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم، نازانرێت حکوومەتی هەرێم هەنگاوەکانی بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە دەست پێ کردووە یاخودنا. ئێستا موچەخۆرانی هەرێم لە دڵڕاکێ و قەلەقیدان، چونکە ئەگەر عێراق موچەکانیان نەنێرێت دیار نییە حکوومەتی هەرێم بە چ ڕێگەیەک دەیەوێت موچە دابین بکات و بژاردەکانی چی دەبن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.